بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە بۆمان باسی خەوارج دەکا، خەوارج چێنە؟ ئەوانەی کە زێدەڕەون مسلمانان بە کافر دەزانن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە باسییان دەکا دەفەرمێ یەقرؤون القورئان لا یجاوز حەناجرهم، قورئان دەخوێنەوە بەڵام لە قورقوڕاگەیان تێپەڕ ناکات، نایەتە ناو دڵیان. ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها، قفڵ لە دڵیان دراوە تێی ناگا، هیچ تێ ناگا، هیچ. هەیە ئاەتت بۆ دەخوێنتەوە نازانێ یعنی چی، نازانێ یعنی چی، و هەیە ئاەتەکەش بە جوانی نازانێت. لەو لاشەوە ئازایە ئومەتی ئیسلامی کافر کات، ئومەتی ئیسلامی کافر کات. توێنێ لە ئەخباری سعودیە، هەر سعودی خۆی بڵاوی کردەوە کە دوو گەنج قیساسیان لێ دەرکرا و کوژران، بیستان هیچتان بیستان بەڵێ لەسەر چی چێ زانێ؟ لەسەر چی کوژران کاکە؟ ئافرین. دوو گەنجی تەکفیری لە سعودیە ئەو فکریان وەرگرتووە کە خەڵاس ئەو خەڵکە کافرە و لە چێوە دەستیان پێ کردووە؟ لە عەشیرەتەکە الأقرەبین، خزمی خۆیانەوە. جارێ فریای دایکیان کەوتون تویانە دایکمان کافرە بابی کوژین، دایکیان کوشتووە، دایکی خۆیان کوشتووە، نەخشەیان داناوە بۆ کوشتنی باوکیشیان، بەڵام فریان نەکەوتون گیراون و هەردووشیان کوژرانەوە. تۆ وەرە ئەمە کوا عەقڵ؟ پێم بڵێ عەقڵ لە شوێیە؟ کابرا ئێستا ئەو دوو گەنجە خۆشیان بە دیندار دەزانن کە دایکی خۆیان سەر بڕیەوە و کوشتویانە، وا دەزانن جیهادیان کردووە. ئەو دایکەی هەر یەکەیان 9 مانگ لە سچیدا هەڵی گرتووە، شەون و خونی کردو دوای لە دایک بوونەکەشیان، خزمەتی کردوون. ئێستا تۆ وەردایکی خۆت سەر بڕیت و بیکوژیت. چییە؟ وەڵا دایکم کافرە. بۆچی؟ دایکم کوفری بە تاغوت نەکردووە. سبحان الله کە جاهل و نەفامن. سوێن بە رەب العالەمین نازانن تاغوت چییە، نازان برا، هەرچی دەیبینێ کاکە کوفری بە تاغوت نەکردووە. يعني سبحان الله وا قرمش كراون بوجيان مسلمانان راك حديثك بيغمبر صلى الله عليه وسلم يقتلون أهل الإسلام ويدعون أهل الأوثان. أهل الإسلام دكوجن، أهل الأوثان جواز دينن. هر يشك لوانا لنا ولاتي مسلمانان جياني بوناكري دلي تنگ لنا مسلمان ده چه لنا ولاتي كافر ده دنش إسراحات دل كاكا آزادية كم آزادية أو آزادية كأو ولات كافرانا بون با دایکێک بۆیان گرتویان نەخۆیان بۆ گیانی مسلمانان، دەژڵێن دەبێ ئێمە ڕێز لە وڵاتە بگرین کە تیایدان، یعنی بەرامبەر ئەو وڵاتەی کە بۆ خۆی تێیدا دەژیت، جا هەر وڵاتێک بێ لە وڵاتە کافرانە ڕێزی لێ دەگرێت، پابەندی قانون و یاساکەیەتی و دەستی سوێندی خواردۆ بە قورئان، عەفوەن سوێندی خواردۆ بە خوا کە خیانەت لەو وڵاتەی ئەوێ نەکە و سەرکردەی وڵاتەکەی ئەوەی خۆش بوێ و ڕێزی بگرێت، باشە و باسیشی نەکا بە خراپە، بەڵام بەردەبنە گیانی مسلمانان. سبحان الله. ئێ باشە کە کوفر بە تاغوت بێ ئەوەی لای خۆش تاغوت نییە، ئەی بۆ ناڵێ کوفر بە تاغوت خەڵچینە دەی لە وڵاتی تۆ تێدای ئەو دەعوەیە کە لێرە دەتەوێ بکرێ بۆ لەوێ نایکەی، بۆ ناڵێ خەڵکی نەکا کەمە تاغوتێکە دەبێت دژی بین، دەبێت جیهادی دژکەین، بۆ نایکەن. يقتلون أهل الإسلام ويدعون أهل الأوثان. رك حديثك في عمر صلى الله عليه وسلم يعني أو وصفاني ككردويتي ورد دانا بدانا تيدا تين داها دانا بدانا لنا ويان داها بوشي براكم في عمر صلى الله عليه وسلم يجي لوصف كان كباسي عندك هذا فرميتي كلاب أهل النار صجينا واقرا زانان ده فرمي باشا بو بصق ناون راون بو بشتيجي تر في عمر صلى الله عليه وسلم وصفينا كردن ايش كالصق عادتي وإن تحمل عليه يلهث أو تتركه يلهث إلى حبي خويناك بۆی بچی وازی لێ بێنی هەرچی بکەوە لە حەپەی خۆی ناکە، هەر جنێو دەڵە هەر قسە دەکە هەر دار و بەرد کافرە کێ بەڵام مسلمان کافرە. ئەمما ئەوەی کە بڵێ ئین الله ثالث ثلاثة نابێ باسی بکەی و مشکلەمان نییە لەگەڵ ئەو، مشکلەمان لەگەڵ ئەو کەسێک کە شایەتمان دێنێ و نوێژ دەکا و ڕۆژوو دەگرێ، ئەمانە کافرن، دەبێ ئەمانە سەر ببڕدرێن. بۆیە برام لئولی النوها عەقڵ زۆر گرنگە ئینسان بیر کاتەوە بۆ ئەوەی کە لە قورئان بگا لە حەدیث بگا کارێک نەکا کە زەرەری هەبێت.